سەرەتا سڵاتان لێ بێت و بەخێرهاتنێکی گەرمی کەناڵەکەتانەکەین من وەک قوتابی هەنی فریاد لە وتنەی سرودی نیشتیمانیەکاندا بەشدارم کردووە لەگەڵ ڕیتمی کانکان لە پۆلی چەندیت؟ لە پۆلی شەشم. ئەمە چەندەم جارتە بەشداری بکێ بۆ وتنی سرودی نیشتیمانی؟ ئەمە بێ بە تقریبەن 3 بۆ 4مین جارم. کێ فێری کردن؟ یەکەم جار باوکم زۆر سپاسی باوکمەکەم لە مناڵیەوە ئەو هەلەی بۆ ڕەخسانم کە من بتوانم سرودی نیشتیمانی بڵێم و ئەوەی فێرکردوم کە ئێمە هەر کورد بووین و هەر کورد دەبین. تا چەند شانازی بەوە دەکەیت کە سرودی نیشتیمانی وڵاتەکە دەڵێیت؟ زۆر شانازی پێواکەین چکە ئەوە نازنامەی نەتەوەی ئێمەیە ئێمە ئەگەر ئەوە نەزانین چۆن کوردی. هەروەکو هاوڕەکەم وتی با کۆرسێک بەشداریەکەن و سرودی نیشتیمانی ئەڵێ. خۆش هاوکات سرودی نیشتیمانی دەڵێت تا چەند دڵخۆشی بەمە؟ وەڵایی من زۆر دڵخۆشم کە ئێستا بەشداریم کردووە. کێ فێری کردی سرودی نیشتیمانی بڵێیت؟ وەڵایی لەلایەن خێزانەکەمەوە دواتر مامۆستاکانی ئێرە. ئەمە چەندەم جارتە بەشدار بیت؟ زیاتر 2 بۆ 3 جار.